دەستمان کرد بە دابشکردنی دەرماڵەی هاتوچۆی خوێندن بەسەر قوتابیانی کوڕ و کچی شەهیدان و ئەنفالکراوەکانی کە لە هەرسێ قەزاکانی سۆران چۆمان ڕواندز ئەوانەی کە لە زانکۆ پەیمانگەکان دەخوێنن. تەبی ئەو دەرماڵەیە ئەمڕۆ بۆ هەر قوتاویەک بڕی 900,000 دینار بوو و ئەوانەی کە دەرەوەی شاریشن بڕی 1,800,000 دینارە. ئەوە جگەلەوەی کە کرێی خوێندن ساڵانە لەلایەن حکوومەت هەرێمی کوردستانەوە خەرج دەکرێت. ئێمە و کوڕی شەهید ئەمڕۆکە ئەم دەرماڵەمان وەرگرت، بەڵام ئەم دەرماڵی لە کاتی خۆی ینی خۆشە زیاتر ئەو دەرماڵی لە کاتی دەوام بێت ئەوی بتوانین ینی زیاتر ئیسیفادەی لێ بکەن. ئێستا ینی کاتەکە کەمێک درەنگە، ینی دەوام تەواو بووە و ینی خۆشە لەو کاتانە بێ کە دەوام دەستی ینی پێکرد بێ و زیاتر ئیسیفادەی لێ گەر لە کاتی خۆیدا ئەو دەرماڵەیە بدرێتن لە کاتی دەست پێکردنی خوێندن، ئەوە شتێکی زۆر باشە بۆ ئێمە، چونکی ئێمە ئەو توانایەمان نییە کە واکرەی هاتوچۆ بۆ خۆمان دابین بکەین.